رادیۆیا دەنگێگەل دەنگی ئازادیەیە. ئەم کاتتان باش بیسەرانی هێزار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگێگەل بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پارلەمانتاری سوئیسی دکتۆر بیپێی ساڤارای ڕایگەیان چاککردنەوەی ڕژێمەکەی ئەردۆغان لە گۆشەگیری ترسال لا ڕێبەر ئۆجەلان و وتیشی تەنها بە ڕێز ئۆجەلان دەتوانێت کێشەی 100 ساڵە چارەسەر بکات و مەرجی دەستپێکردنەوەی چارەسەری ئازادی بەڕێز ئۆجەلانە. یەکێک لە پشتیوانانی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد پارلەمانتاری پەرلەمانی کانتۆنی تێکنۆی سوئیسرا دکتۆر بیپێی ساڤارای دەربارەی بابەتەکانی گۆشەگیری پەیامی ئەم دوایەی ڕێبەر ئۆجەلان و مشتومڕەکانی سەری دەڵێت گۆشەگیری تاوانێکی ڕوونی دژبا مرۆڤایەتیە و تونکردنەوەی گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان دەگەڕێتەوە بۆ ترسی ڕژێمەکەی ئەردۆغان لە چارەسەریەکانی ڕێبەر ئۆجەلان بۆ کۆی پرسەکان. هەروەها لە قسەکانیدا ساڤارای سەرنجی خستە سەر ڕۆڵی تێکۆشانی نێلسۆن ماندێلا و ئاماژە بەوە کرد تەنها با ڕێبەر ئۆجەلان کێشەکانی 100 ساڵی گەلی کورد چارەسەر دەبێت و وتیشی شتی هەرە گرنگی ئازادی ماندێلا چارەسەری ئاشتیانەی شەڕی ناوخۆیی ئەو وڵاتە بوو. لا درێژەی قسەکانیدا ساڤارای گفتوگۆکانی ئەم دوایەی پێویست با پرسی کورد هەڵسەنگاند و وتی زۆر بێمانایە با پاکەکە بگوترێت چەکدانێ بۆیە پێش ئەوەی بۆ چارەسەری لەسەر مێزێک کۆببنەوە دەبێت داوای ئازادکردنی بەڕێز ئۆجەلان بکەین. دوای ئەوەی بەڕێز ئۆجەلان ئازاد بوو تورکیا نیازپاکی خۆی بۆ چارەسەری نیشان بدا و گۆڕانکاری لای یاساکاندا ئەنجام بدرێت. هەروە پارلەمانتاری سوئیسی لە هەڵسەنگاندنەکانیدا جەخت لەوە کردەوە دەبێت کۆمەلگای نێونەتەوەی بە ڕۆڵی خۆیان هەستن لە بابەتی دەستپێکردنی پرۆسەی چارەسەری و ئاشتیانەی تورکیادا. هەروەها باسی لەوەش کرد هەڵویستی ئوروپا لە بەرامبەر پەکەکە ئاستەنگیە لە پێش چارەسەری ئاشتیانەی پرسی کورد و وتی زۆر باش دەزانین پەکەکە چۆن خرای لیستی تێرۆرەوە. ئەم هەوڵەی ئەو کاتەی ئەڵمانیا دیارێک بوو بۆ تورکیا و دەشزانین لە دەستگیرکردنی بەڕێز ئۆجەلاندا ئەمریکا چه ڕۆڵێکی گێڕا. هەموو ئەمانە بۆ بەرژەوەندی خۆیان کرد. دەبێت ئەم دەوڵەتانە بە هەڵویستی خۆیاندا بچنەوە پەکەکە لە لیستی تێرۆر دەربکرێت. لە کۆتایی قسەکانیدا دکتۆر ساڤارای جەختی لە گرنگی بەردەوامیدان و تێکۆشان لە هەڵمەتی جیهانی ئازادی کرد و وتی بۆیە دەبێت لە هەموو جێگەیەک هەڵمەتی ئازادی بەرفراوانتر بکەین. جەنگاوەرانی ئازادی کوردستان ماک لەبارەی چالاکیەکانیانەوە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەیاندا هاتووە لە 3 کانونی یەکەم لە دژی بنکەی 75 پۆلیس لە گەڕەکی کەشلای کۆنی گەڤەر چالاکیان ئەنجامداوە و بنکەکەیان بە تەقەمەنی و فیشەکی هەوایی کردووەتە ئاماج. لە بەشێکی تری ڕاگەیاندراوەکەی مەکدا هاتووە لە 4 کانونی یەکەم لە گەڕەکەکانی جمهوریەت و باخچەلەری ئیلح لە دژی 2 ئۆتۆمۆبیلی دامە و دەستگاکانی دەوڵەت چالاکیان کرد و هەردوو ئۆتۆمۆبیلەکە سوتاندووە. ماک لە درێژەدا ڕاگەیاندووە گەلەکەمان و هێزەکانی پاراستنمان لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتە دڕندەکانی دەیانەوێت شۆڕشی ڕۆژاوا پاکتاو بکەن و کۆمەڵکوژی ئەنجام بدەن بەرخۆدانێکی بێهاوتا دەکەن. پێویستە سەرجەمگەلەکەمان لە هەر شوێنەکەن لە پێناو پاراستنی شۆڕشی ڕۆژاوا بکەونە ئامادەباشیەوە و لە دژی داگیرکەری هەوڵەکانیان بخەنە گەڕ. دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی بە چەکی قورس دوو گوندی سنووری منبەجیان تۆپباران کرد. ئاژانسی هەواڵی ئەنها سەبارەت بە تۆپبارانکردنی دوو گوندی منبەج بڵاوی کردەوە کەمێک پێش ئێستا سوپای تورک و چەتەکانی گوندی باکووری کانتۆنی منبەجیان تۆپباران کردووە و ئاژانسیانها ئاماژەی بەوەش کردووە گوندەکانی جەڕات بە 7 گول لە هاوەن و ئومجلود بە 7 گول لە هاوان تۆپباران کراون. باس لەوەش کراوە تا ئێستا زانیاری لەبارەی هێرشەکانەوە لە بەردەست نییە. هەر با پێی زانیاریەکان ئێستا دەوڵەتی تورک گوندی تەلتۆرین لە ڕۆژاوای کانتۆنی منبەج با گول لە تۆپباران دەکا.
لە ماوەی 2 ڕۆژدا زیاتر لە 100,000 کەس گەیشتونەتە هەرێمەکانی خۆبەڕێوەبەری ڕۆژاوا و سەرۆکی فەرمانگەی کاروباری کۆچبەران شێخ موس ئەحمەد ڕێگەیان لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 100,000 کەس پەڕیونەتەوە بۆ ناوچەکانی ئیدارەی خۆبەڕێوەبەری. با گوێرەی هەواڵێکی ئاژانسی هاوارنی و سەرۆکی فەرمانگەی کاروباری کۆچبەران لە ئیدارەی خۆبەڕێوەبەری شێخ موس ئەحمەد ڕێگەیاندووە لە ماوەی 2 ڕۆژدا ژمارەیەکی زۆر خێزان ناچار بوون لە حەلەب و کانتۆنی عەفرین شەهبا کۆچ بکەن و پێشوازیان لەو خێزانانە کردووە. شێخ موس ئەحمەد هێمای بۆ ئەوەش کرد کە ژمارەی ئەو خێزانانەی کۆچبەر بوون و لە ناوەندەکانی حەوانەوەی ئاوارەکان لە ڕەقا و تەبقانی شتەجێکراون 20,000 تێپەڕاندووە. هەروەها شێخ موس ئەحمەد دۆخی کۆچبەرانی بە کارە ساتبار ناودێر کرد و جەختی کردەوە کە سەرباری هەموو هەوڵەکانی ئیداری خۆبەڕێوەبەری بۆ نیشتەجێکردنەوەیان تا ئێستا سەدان بنەماڵە لە بیابانەکاندان و ئەوەشی بەبیر هێنایەوە کە ئیدارەی خۆبەڕێوەبەری دژواری و لەمپەڕی زۆری لە بەردەمدایە. ئەحمەد لا درێژەدا باسی لەوە کرد لە بەردەوامی شەڕ کە بەردەوامی شەڕ دەبێتە مایەی کۆچبەری زیاتر و وتیشی دەبێت هەماهەنگی لەگەڵ نەتەوەی گرتوەکاندا بکرێت بۆ ئەوە کەمپی تایبەت دروست بکرێت. هەروەها سەرۆکی فەرمانگەی کاروباری کۆچبەران شێخ موس ئەحمەد داوای لە ڕێکخراوە نێونەتەوەیەکان و ئەنجومەنی ئاسایش کرد کە دەرگای سنووری تەلکۆچەر بۆ گەیاندنی هاوکاریەکان بکەنەوە و لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک هەڵویستێکی جدیان هەبێت. بە پاڵپشتی و لەژێر چاودێری هێلیکۆپتەردا دەوڵەتی داگیرکەری تورک کاروانێکی نوێی سەرباز کە پێک هاتوون لە زیاتر لە 400 سەرباز هێناوێتە ناوخاکی هەرێمی کوردستان. ئەوە لە کاتێکدایە دەوڵەتی تورک تێکچوونی دۆخی سووریا دەخۆزێتەوە بۆ ئەوەی پێگەی خۆی لە هەرێم و عێراق بەهێزتر بکە. چەند سەرچاوێکی ئاگادار سەبارەت بە هێنانی کاروانێکی نوێی سەربازی و کەرەستەی جەنگی دەوڵەتی تورک بۆ ناوخاکی هەرێمی کوردستان ڕایانگەیان دەوڵەتی تورک هێزی سەربازی نوێیان هێناوەتە هەرێمی کوردستان کە پێکاتون لە زیاتر لە 400 سەرباز و ئەو سەربازانە بە پاڵپشتی و چاودێری هەلیکۆپتەر ڕەوانەی هەرێم کراون. سەرچاوەکان ئاماژیان بەوش کردووە تا ئێستا نازانرێت ئەو هێزانە بۆ جێگراوی هێزەکانی ترە یان هێزی پاڵپشتە بۆ جێگیرکردن لە سەربازگانویەکان کە ئەنقەرە لە چەند مانگی ڕابردوودا کردوێتی. دەشڵەن بەرزبوونەوەی ڕێژەی هێرشە ڕاستەوخۆکانی هێزەکانی تورکیا وای کردووە زیاتربوونی خۆیان لە چەند محوەرێکدا بەهێزتر بکەن. ئەوە لە کاتێکدایە دەوڵەتی تورک بەردەوامە لە قۆستنەوەی گرژیەکانی سووریا لە بەرژەوەندی خۆی و بە جۆرێک کار دەکات بۆ زیاتر بەهێزترکردنی بوونی پێگەی خۆی لە عێراق و هەرێمی کوردستان لە ڕێگەی ناردنی زیاتری سەرباز بۆ هەرێم. مختار موسەوی ئەندامی پەرلەمانی عێراق سەبارەت بە دووبارەبوونەوەی سێناریۆی ساڵی 2014 و ئەگەری هێرشی چەتەکانی دەوڵەتی تورک لە سووریاوە بۆ عێراق ڕایگەیاند لە ساڵی 2014 هیچ سەقامگیریەکی سیاسی و پاڵپشتی سیاسی بۆ حکوومەتی عێراق نەبوو. ئەم بابەتە ئێستا بوونی هەیە و ئەم هۆکارە گرنگە جگەل لا بنیاسنانی توانەکانی هێزە چەکدارەکانی عێراق بە هەموو جۆرەکانیانەوە وا دەکات سێناریۆی ساڵی 2014 دووبارە ببێتەوە. هەروەها موسەوی ئاماژەی بۆش کرد عێراق لە ساڵی 2024دا تەواو جیاوازە لە پێشتر بەڵام ترسی هەر جۆرە مەترسیەکی ئەمنی و سەربازی هەیە و لەو شتانەی کە لە سووریا ڕوودەدەن بەڵام سەرڕای ئەوەش بۆ ناردنی پەیامی دڵنیاییکردنەوە هەنگاوی سەربازی گیراوەتە بەر و لەوانەش ناردنی هێزی بەهێز بۆ سنوورەکان. تیاماژەی ماوەی 8 ڕۆژە چەتەکانی دەوڵەتی تورک هێرشی بەرفراوانیان بۆ شاری حەلەب و سوپای ڕژێمی سووریا ئەنجام داوە و ئێستا ئەو گروپانە دەستیان بەسەر بەشێکی زۆری شارەکەدا گرتووە. ئەمیر سعید ئیرەوانی باڵێزی ئێران لە نەتەوەی گرتوەکان سەبارەت بە پشتگیریکردنی سووریا لالایەن ئێرانەوە ڕایگەیان ئێران نیگەرانی خۆی سەبارەت بە پێشاتەکانی ئەم دواییانە و پەرەسەندنی دۆخی سووریا دەردەبڕێت و بە تایبەتی هێرشەکانی تەحریرە شام کە هەڕەشی جددین لەسەر سەروەری و سەقامگیری سووریا. هەروەها ئیرەوانی ئاماژەی بۆش کردووە لە کاتی هێرشەکاندا بۆ سەر حەلەب بنای کۆنسولخانەی ئێران بە ئەنقەز لەلایەن گروپا تێرۆریستەکانەوە کراوەتە ئامانج و ئەوەش پێشلکاریەکی ئاشکرا یاسا نێودەوڵەتیەکانە.
ئیراوانی باسی لەوەش کردووە ئێران بە تەواوی دان بە سەروەری سووریا دەنێت و پاڵپشتی دەکات بۆ بەرەنگاربوونەوە و نەهێشتنی گروپا تیرۆریستەکانی وەک تەحریرە شام کە دەبێتە هۆی وێرانکاری و ئاژاوە. هیومان ڕایتس وۆچ بڵاوی کردەوە هاوڵاتیانی مەدەنی لە باکووری سووریا لەلایەن هێزەکانی حکوومەت و گروپا چەکدارەکانەوە ڕوبەڕووی پێشلکاری ڕاستەقینە دەبنەوە. رەخراوی هیومان ڕایتس وۆچ سەبارەت با پێشلکاریەکانی هێزەکانی حکوومەت و چەتەکانی دەوڵەتی تورک لە سووریا بۆ سەر هاوڵاتیان بڵاوی کردەوە داوا لە هەموو لایەنەکانی ململانەکان دەکەین با گوێرەی یاسایی مرۆڤی و نێودەوڵەتیەکان و یاساکانی مافی مرۆڤیش پابند بن بە ئاراستەکردنی هێرشەکانیان تەنیا دژ بە ئامانجا سەربازیەکان. هەروەها ئاماژە بەوەش کراوە هاوڵاتیانی مەدەنی سووریا لەلایەن هێزەکانی حکوومەت و گروپە چەکدارەکانەوە پێشلکاریان بەرامبەر ئەنجام دەدرێت. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بڵاوی کردەوە ئیسرائیل تاوانبارە بە ئەنجامدانی جنوسایت دژی فلستینیەکان لە غەزە. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بۆ تاوانانەی ئیسرائیل بەرامبەر خەڵکی غەزە ئەنجامی دەدات ڕاپۆرتێکی بڵاو کردەوە و لە راپۆرتەکەدا هاتووە دوای چەند مانگێک لە شیکردنەوەی ڕاستیەکان و لێدوانەکانی لێپرسراوانی ئیسرائیل کە ئیشتونەتەوە ئەنجامێک کە ئیسرائیل تۆمەتبارە بە ئەنجامدانی جنوسایت دژی فەلەستینیەکان لە شەڕی غەزە. هەروەها هیومان ڕایتس وۆچ ئاماژەی بەوەش کردووە ئەو کردەوانەی ئیسرائیل لە جەنگی غەزە ئەنجامی داوە دژی هاوڵاتیانی مەدەنی زۆرینەی بە مەبەست بووە. ئەمە لە کاتێکدایە سەرکردەکانی ئیسرائیل ئەوە با تۆمەت ناو دەبن و ڕەتی دەکەنەوە. بەڕێزان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.